والله من ماوەی 12 ساڵ هەڵپەرکێکم و شاگردیشم نەکرد ینی لەبەر دەست کەسێکا نەچیم هەڵپەرکێ چون علاقەیەکی زۆرم بە هەڵپەرکەی کوردی بوو لەگەڵ سڵاو و ڕێز و حورمەت بۆ ئێوە و کاناڵە جوانەکەتان بە تایبەت سڵاوێکیش بۆ خەڵکی سلێمانی سەربەرز هیوادارم ژیانێکی پڕ لە خۆشی و سەربەرزیتان بێت ئەمە هەڵپەرکەیەکی ڕاستە مەریوانە تایبەت بە ناوچەی مەریوانە ئەوەیش کە پێش دیتان هەڵپەرکەی گەڕیانەکە لە هەموو وڵاتانی کوردەواری ئاڵا بە جۆرا و جۆرێکی زیاوکەم جزئی ئەو هەڵپەرکەی گەڕیانە بەڕێوە دەچوات ئەگەر بڵێن لە کرماشانەواتین بەڵام لە شارەکانی جۆرواجۆری کرماشان لە سەرپێڵی زەهاوە لە جوانڕۆ لە پاوە لە ڕوانسە لە کۆزەران لە خودی کرماشان بەشداریمان گرورە وڵا ینی شێوازێکی زۆر نزیکیانە هەم لە لەحاظی کولتوری و هەم لە لەحاظی تاریخی و هەم لە لەحاظی پوشش و زمانەوە من بەس تێمە کە سلێمانی ڕاحەتەتوانم لەگەڵ هەو وڵاتیانی خۆما تەکەلوم بکەم قسە بکەم بەڵام لە هەولێر و لە دهۆکا چون کورمانجن تۆزێ بۆ من سەخترە وەڵام من ماوەی 12 ساڵ هەڵپەرکێکم و شاگردیشم نەکرد ینی لەبەر دەست کەسێکا نەچیم هەڵپەرکێ چون علاقەیەکی زۆرم بە هەڵپەرکەی کوردی بوو بۆ ئەوەی لە ناوچەی کرماشانە نەسڕێتەوە ئەم هەڵپەرکەی کە من بتوانم ئەمە لە جیهانا پیشان بم لە ئیسپانیا بەنامەم بۆ لە ئیتالیا فەرانسە ئاڵمان رووسیا تورکمەنستان ئەرمەنستان تورکیە و خەیلی وڵاتانێتر بە شانازیەوە نەبڵێ من بە نمایندەی لە کرماشان بەڵکە لە نمایندەی لە هەموو وڵاتانی کوردەواریەوە